مسلمانانەکەم وە سەرەتا جەژنە پیرۆزە دایک و باوکمەکەم ئینشەڵا بۆی ئەم جەژنەوەی کوردستان بەرەو باشتر و باشتر چۆن بەڕێوە بردرێت هیوادارم هەموو لایەنەکان بە خۆیانە بچنەوە. تا جەژنە پیرۆزە لە هەموو مسلمانێک لە هەموو کوردێکی بە شەرەفەکەم داواکاریم ئەوەیە وەکو گەنجێک وەکو کوڕە کوردێک حکوومەتی هەرێم و حکوومەتی کوردستان تەشکیل بێ و هەر ئەوە نەما هەیە وەکو گەنجێک. پەیامی من بۆ خەڵکی کوردستان جەژنتان پیرۆزە هیوادارم لە هەموو ساڵێک لە خۆشی و جەژنابوون بە تایبەتی مسلمانان. کوردستان ئێمە کوردستانێکی پێکەوە ژیانە لەگەڵ هەمومانە. داواکارم لەلایەنە سیاسەکان هەموویان بە یەک دەست بە یەک دەنگ بتوانن ڕێک بکەون بۆ ئەوەی کوردستان ئێمە بەروپێش بڕات، کوردستانمان لە دەستی ناحەزان و چاوی دوشمنان دوور ببێت، تەبابین و برابین. بە بۆنەی هاتنی جێژنەی ڕەمەزانی پیرۆزەوە جێژنە پیرۆزی خۆم ئاراستەی هەموو مسلمانانی کوردستان و بە تایبەتی هەروەها مسلمانانی هەموو جیهان بەگشتی هیوادارم بێتە مای خێر و خۆشی و ئارامی و تەبایی و برایەتی و پێبەوە ژیانی دنیادا.